هیوادارم ئەم جەژنە بۆ هەموو گەلی کورد لە هەر شوێنێک ببێتە هەوێنی تەبایی نێوماڵی کورد، ببێتە هۆی بەرەو پێشچوونی و من گومان لەوەدا نییە هەموو تاکێکی کورد بە هیوای ئەوەیە کە کورد کە ڕۆژێک دابێت ئەویش کە خەونی هەموو تاکێکە کە ئەویش دروستبوونی دەوڵەتێکی کوردیە. یەکەمین جار جەژنی هەموو کورد و کوردستان پیرۆز بێتن، ئینشاءڵڵا لە ساڵانی داهاتوو ڕۆژێک داتێتن کە جەژنی خۆمان بە دەوڵەتی کورد بەتەنها بیکەین بەبێ هیچ سەربەڵاتی هیچ وڵاتێک بین. ئینشاءڵڵا شاد و ئارام بێت هەر سەربەخۆی لە کوردستان هەڵسا بن سەرکەوتوو بین. هیوادارم ئەم جەژنە بێتە مایەی پێکەوە ژیانی هەموو لایەنە سیاسەکان و پێکەوە لەسەر مێزی گفتوگۆدا بنیشن و کەوتایی بە کێشە ناوخۆیەکان بهێن و ئینشاءڵڵا ئەم جەژنە دەبێتە مایەی خۆشگوزەرانی ئەوانەی کە دڵیان لە یەکدر ڕەنجاوە و ئینشاءڵڵا دەبێت هۆی گەدەن ئازاکردنی هەموو لایەک و پێکەوە ئەم جەژنە بەخۆشی و کەمرانی بەڕێ دەکەین. جەژنە پیرۆزی لە هەموو مسلمانی جیهانێت کەم تایبەت خانەوادە خۆ هەموو بنەماڵی شەهیدە و پێشمەرگا ڕاستیە جەژنە گەلێک جیاوازە دیگەل جەژنێکی چونکو ئەو جەژنە گەلێک قەڵەباڵغترە و حکومەتانە ماوەشی دەدە خەڵکی و موچێوان دەتێ و بڕاستی دەستخوشی لە حکومەتە خۆ دیکەین.